ماوەی چەند مانگێکە خواست لەسەر دەرهێنانی پاسپۆرتی عراقی لای هاوڵاتیان زیادی کردووە. ڕۆژانە ژمارەیەکی زۆری هاوڵاتیان داواکاری دەرهێنان و نوێکردنەوەی پاسپۆرت پێشکەش دەکەن، بەتایبەتی بۆ هاوڵاتیانی سۆران و قەزاکانی ئەو سنوورە پێویستە بەدەیان کیلۆمەتر ببڕن بۆ پارێزگای هەولێر بە مەبەستی دەرهێنان و نوێکردنەوەی پاسپۆرت. هاوڵاتیەک کە سەردانی هەولێرم کردە زیاد لە 130 کیلۆمەترم بڕێ بۆ نوێکردنەوەی پاسپۆرتێک، لەوێش 3 ڕۆژ مایمەوە هەتا سەرم بەرکردە. یعنی چ پێویستەکە لە شوێنێکی ئاوا ئەوەندە دوور بڕۆی و لەوێش 3 ڕۆژ دەیبینی و چێ پاسپۆرتی نوێکەینەوە. لە چێ عێراق ئەو شتە هەیە؟ ئەوەی کە لێرە ئەگوزارێ بەڕاستی ئەزیەتدانی هاوڵاتی هیچترنا، بەڵام زۆرکردنەوەی نووسنگی پاسپۆرت لە سۆران و بۆ هەموو هەرسووا قەزاکان زۆر بە پێویست و بە گرنگی ئەزانی. هیواداریم حکومەت بیر لەو کردنەوەی نووسنگە بکاتەوە بە زووترین کات بۆ ئەوی هاوڵاتیان چی دیکە بەگرفتەوە نەچن بۆ ئەوێ. هەر هاوڵاتیەک کە لە سنووری سۆران بە هەر سێ چار قەزایەکانەوە سەردانی هەولێرێکا بۆ نوێکردنەوەی پەساپۆرتیان بۆ دەرهێنانی پەساپۆرت بێز لە خۆی کاتەوە خۆی لە بەدرەکەوی. ئەمن یەکەکەم لەو کەسانێک کە ئەوەندە ڕاوەستام و ئەوەندە چاوەڕوانیم کرد خەریک بوو بێزاری وام لێ بکە کە پەساپۆرتەکەی فرەدەم و نەشموێ. بەڕاستی بە تاکیدیشەوە ئەوە ئاخی لە حەزە گوتم وەڵڵاهی ئەگەر ئەوڕۆ خەلاص نەکەم بە هیچ نوعی پەساپۆرتم نایێتەوە. جارێککە نام لەبەر ئەوەی ئەو ماندی بوونەی لە دەرهێنانی پەساپۆرتەکی بەسیط ئەکرێ بە قەناعەتی کولیم هەیە لە هیچ بەدەستینانی هیچ شتێکی بەقەدەوە دەماندی نابێ. قایمقامی سۆرانیش ڕای دەگەێنێت دوای چەندان داواکاری حکوومەتی عراق ڕەزامەندی کردنەوەی نووسنگەی پاسپۆرتی لە سۆران دەربڕیوە. لەسەر ڕاستپاردەی حکوومەتی هەرێمیش دوای جەژنی قوربان ڕێکاری کردنەوەی و نووسنگەیە دەچێتە واری جێبەجێکردن و هاوڵاتیانی سۆران و دەوروبەری دەتوانێن لە سۆرانە و مامەڵەی ئەنجام بدەن. ڕزامەندی 100% وەرگیرە ئەوە کێشەی ڕزامەندی بەغدامان نەما. ئێستا ئەمە خەریکی ئامادەکردنی و تەنسیبکردنی ئەزیزە ئەبین، ئامادەکردنی لایانی فەنی لە ڕاهێنان، چونکە بەغدا تاعیناتیش ناکە، جگەلەوە هیچ پارەیەش سەرف ناکە بەوەی داوایان کردێت کە لە پۆلیس لە بەشەکانی تکای پۆلیس خەڵک تەنسیب بکرێ بۆ سەر ئەو بەشە. ئەمە چاوەڕێ ئەوەی نەکە ئەو ڕاهێنانە خلاصبی. من تەسەوەڕەکەم 2 تا 3 هەفتە پاشی جێژن ئەکەویتە بواری جێبەجێکردن و هەموو کاروباری پاساپۆرت لە سۆران ڕای دەکرێت. سنووری سۆران هەر یەک لە قەزاکانی چۆمان و سۆران و ڕەواندز و مێرگەسۆر و 14 ناحیە لە خۆ دەگرێت. سۆران 140 کیلۆمەتر لە پارێزگای هەولێر دوورە. نەبوونی ژمارەیەک دەستگا و دامەزراوەی حکومی وای کردووە دانیشتوانی ئەو سنوورە ڕێگایەکی زۆر ببڕن بۆ ئەنجامدانی مامەڵەکانیان. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.